ئەو کاتتان باش مەسەلەی فەرەجاوە کارەساتە بڕوا بکەن بەس لەو نیشتیمانی ئەوەندە زۆر کارەساتی هەمووی ویتە نۆرمال نابینین ئەنفالی و هەڵەبجا بوویتە ڕووداوەکی زۆر بچووک نەک لە چاوی خەڵکی سادا لە چاوی ئەو نوخبەی کە چالاکوانی ئەو بوارەش بووین یعنی هەموو شتێک قوتسێتی خۆی لەدەستوە بە هەر حاڵ فەرەجاویان من بە دوای کەیسی ئەو گۆیژەدا چوم کورەبرا ئەوەی فەرەجاوە زۆر خەتەرتر و گەورەترە بڕوا بکە خەزان چیرۆکەکە چۆنە برادەرە لە نوتیەک بەر لەوەی سەدام بڕوخێ خەزانی فەرەجاوە چار خەزانی هەرە گەورە بووە بۆ جیاکردنەوەی ئاوەڕۆی سلێمانی کە ئەو کات بۆ 100 لە بۆ 200 تا 200,000 کەس کرایە کە ئاوەڕۆی سلێمانی جیا بکرێتەوە تا ئاوی پاک و پیس یەکێتی دەستی بەسەرداگرتیە بڕوا دەکەن یەکسەر کۆنتترۆلیان کردی ئەویان جیا کردەوە هەر لەو سەردەمی کورە براکڕۆ هەر لەو سەردەمی پڕی نەفتیان کردیە بڕۆن بپرسن لە دلێری سەید مەجید سەرپەرشتی ئەو کارەی کردیە تەسلیمی دارەی گشتی کرایە تەسلیمی نۆکان کرایە سەدرایتە قەیوان قەیوان ئێستا نەوتی لێ خەزن دەکات بۆ زانیارتن چار خەزانی هەرە گەورەیە لە فەرەجاوەی لە نۆتی یەکەوە کۆنتترۆل کرایە ئێستا لە بەردەستی قەیوانە لە کاتێکدا سەدام بە هەموو فاشەتی خۆی بە هەموو دژمنایەتی لەگە خەڵکی سلێمانی و کورد لۆ هەندێک دروست کرد و پیسایی و چڵکا و ئاوی حەمام و ئەوانە لەگەر ئاوی پاک لێکتر جیا بکاتەوە ینی تۆ بیرکەوە ڕژێمەکەیە هەوڵی قڕکردن و لە ناو جینۆسایدی کوردیدا ئەوەی کردیە سیستەمە کاتێ بە ناوی خەباتی شۆڕش ژێڕی خەزانەکان کۆنتترۆل دەکات لۆ دزی لۆ نەفت بە ئەمبارکردنی نەوت و تا ئێستا و بوار دەدا ئەو پیساوە پیسە ئەو ئاودە پیسایی ئاودەست پیسایی چڵکاو پیسایی هەموو پیسایەکانی سلێمانی زلکا و نازەم چ بڕواتە ئاوی تەنجەڕۆ لەوێش بڕواتە ئاوی دەربەندی خان دەدرێتە چیە وەرە بڕۆ سەیری ئەو 32 ساڵە بکە بزانە زیندەوەر چۆنە چی تێدامایە لە ئاوی تەنجەڕۆ وەرە بڕۆ بزانە گامێشەوان دەیانگۆ بە سەدان گامێشەوان لەو شوێنە بوون کاکە یعنی خواردنەکانیان ئەوەندە ئەو بوون لە چیان لات بڕۆ سەیری ئاوی تانجەڕۆ بکە بزانە بۆگەنی بووە بزانە لێڵ بووە بزانە بەردەکانی هەمووی پیس بووە لە کاتێکدا ئەڵێن وەختی خۆی وانە بووە وەرە بڕۆ ئاوی دەربەندی خان ئەو گەوادی خۆی کاچی من ئەو کات ئەگە سلێمانی 250,000 بێسە 1 ملیۆن پیسایی لە ئی پیسایی لە ئی ئاودەستی لە ئی چڵکاوی لە هەموو ئاوی حەمامی هەر هەمووی داخلی وێن دەدەبێت و دەتەحویلی دەربەندی خان دەبێت و خۆشتانزان دەربەندی خان چی بەسەردێ ئەو تاوانە گەورە بەرامبەر خەڵک دەکرێت و ئێستاکە ئەو چار خەزانەکە حکومیە کە بەس ئەوەی کردیە لە بەردەستی قەیوانە منەوەم دیت گۆیژەم لەبیر چیەوە پەیوەندیم لەگەڵ بەڕێوەبەری کشتتوکاڵ کردیە لە بۆ گۆیژە بوو ژینگە کردیە کە ئەو ڕاستپەیلۆتان پەخش دەکەی پەیوەندیم لەگەر جێگیری سەر و شارەوانی کردی کەسیان نەفی ئەوەیان نەکردیە ئەڵێن بودجە نییە باشە بودجە لە 2014ەوە نییە نەک لە 92 چار خەزان بوو ئەو کات دەتوانێت چاری تریش دروست بکرد بە لە نۆتی لە نۆهەتەکان ئەوەی کە دووشتان دروست کرد ئێستا پێڕادەگەیشتە 12 خەزانە بوو ئەو ئاوەڕۆیە دەرخواردی خەڵک و ئەو هەموو بوونەوەرە نەدەدرا نەگامێشەوانمە ماسی ئەو منتیقەیە تحەدا دەکەم فەعز بکرێتن ئەگەر ژەهراوی نەبوو تۆ بیرکەوە 30 ساڵ زیاترە ئەو هەموو پیسایە دەرخواردی خەڵکی گەرمیان دەدرێت دەرخواردی ئاژەڵ دەدرێت دەرخواردی هەموو ینی ماسی دەدرێت بۆیە گامێشەوان نەما لە سلێمانی بڕۆ بزان نای تەنجەڕۆ لە سەروی هەمووش هاوڕێیان برادەران ئەوە کێیە 3-4 شار هەیە من لەگە جێگری سەر و شارەوانیش قسەم کرد کابرایە کە ناوی نەزمەدین ئەوە کاگاکۆ بوو دەگوتیە من عادی ئەو شتان نیم بەس لەسەر مەسەلەی فرێدانی
خاشاک و خۆڵ قسەم کرد وتی سێچار گەڕەکەن ئێمە زۆر لەی بەرپرسنین گوندی ئەڵمانی شاری خەونەکان شاری دایی تۆ دەسەوڕکە ئەو هەموو زبڵەی ئەو شوێنانش چەندین ساڵە ئەڵێن یەک شاخی گەورە پڕ لە ئەوە لە تەنیشتان زەڕوێ 400 مەتر لەی دوورە کە باران دەبارێ هەموو ئەو زبڵخانەیە دەڕژێتە ناو ئاوی تانزەڕۆ ئەوەش کورە هاوڕێیان هەمووی کۆمیدی کارە ساتر بەهرێکەیە 10 دقا وتیانە سیارە دوورە لە عریبەت بڕۆن ئەگەر ئەوەش من بەرپرس نەبوو من بەرپرسم هاوڕێیان لەو زانیان نەزانم سەرچاوەکان چێن 10 دقا یان 10 کیلۆمەتر لە دەرەوەی ئەوەیە عریبەت گۆماوەکی زۆر گەور ڕووبارێک گواو هەیە ڕووبارێک پیسایی هەیە ئەوە دەفرۆشێەوە لەبەرەوەی خاوێن دەکرێتەوە لۆ زراعەتان دەچی بەکەڵک دێ لۆیان شەڕاکردم من بەڕاستی و بەتەمان بیدەنە مەزات بفرۆشێ ئەو گواو دەفرۆشێ گواو خڕ کرایتەوە لای عریبەت بڕۆم بپرسن بەس هاوڕێیان ئەوە ئاژەڵ دەخوا ئەوە تەیروتار دەخوا ئەبێ چ جۆرە ژیانێک لە بۆ ئەوانە چ جۆرە ئەو گۆشتەی ئەنگۆ دەخۆن لەو ئەوانە برا هەموو فەقیرانە ئاژەڵ و ئەوانە لەو شوێنانە دەخۆن هەموو ژاراویە کورەوە چ دەسەڵاتێکی بێ ئەخلاقە ئەتوو وەرە پیسایی دەرخوادی شارێکی خۆت بدەیت تا ئەنەوە کە من دوێنێ وەکو پۆستێک کردم باسییان کرد چۆنی قەڵازێ ئەوانش داخلی ئاوی دووکار دەبێت نازام ئەوە هەڵەبزە ئەو داخلی چێ دەبی کارەساتێک لە گۆڕێ ئەڵێ پارە نییە پارە چەندی دەوێت 100 ملیۆن دلاری دەوێت لەوەی کە ئاوا خەڵک ژەهر خوارد دەکەن پیسایی دەدەنێ و گواوەکانش دەفرۆشنەوە بڕوا بکەوە بەتەمان گواوی ئەو بەحرا گواوەی عریبەت بڕۆم بپرسمەوە تەمان بفرۆشتەوەیەکی پارە دەکە بە قوربان کاتێکی خوش